لا ناوچەی پیشەسازی قەڵاتزێ دەنگی ناڕەزایەتی پیشەوەران بەرز دەبێتەوە. نزیکەی 50 پیشەوەر کە کاتی خۆی لە پێناو بەرژەوەندی گشتی دوکانەکانیان لا ناوەڕاستی بازارەوە بۆ ئەم ناوچەیە گواستووەتەوە. ئێستا خۆیان بە قوربانی بەڵێنە جێبەجێ نەکراوەکان دەبینن. کێشەی سەرەکی ئەم پیشەوەرانە ئەوەیە کە دوای ساڵانێکی زۆر لە چاوەڕوانی هێشتا دوکانەکانیان بۆ تاپۆ نەکراوە. لە کاتێکدا ئەوە مەرجی سەرەکی گواستنەوەیان بووە. هەروەها خۆیان دەڵێن باجێکی زۆریان بەسەردا سەپێنراوە کە لە توانای دارایی ئەواندا نییە. ئەو بەرپرسانە ئێرە جگاکە لە بەرەوەی شار بەرەو ناخۆشی دەڕوات و ئاوەدانی دەکەن ئەوێ جێگای فیتەری دەست نادا. ئەکمان بەڵێ باشە خەی ناکە. ئێستا ئەمە هاتوونە ئێرە سەرباری ئەوەی کە لێرەکانەی 3 جار زەریبیان لەسەر من نووسیوە ئەو جا بۆشان تاپۆ نەکردو. لە هیچ وڵاتێکی دنیا هەرزی قەرەبوو زەریبەی لەسەر نییە. بەڵەبەڵی خۆمان بۆ ئێستا دوکانەکانمان لەوێت جێ دوکانەکانمان ئەوەی کە کەمی بکات 13 دەفتەر پارە دەکات. لێرە کامە دوکانی دەڵێ کە شازە لە ڕوکنە ناگاتە دەفتەرینی. کاکە هەر سەرۆک شارەوانەیە کە هاتۆتە ئێرە بەڕاستی وێرانەیەکی تێدا دروست کردووە. ئەوەتانێت 200 دوکانێکی لێرە بە هەوانتە تەوزیع کردووە کە بە هیچ شێوەیەک نەفیتەر بوون نە لە سناع بوون. بەڵام لە هەمان کاتدا خەڵکیش تێدا هەیە 30 ساڵە لەو سناعیدا تا ئێستا بسێک ئەرزی پێ نەدراوە. دەنگۆیەکیش هەیە بە حیساب بەگەر زەریبە چەند ساڵە نەتانداوە 12 میلیۆن و 10 میلیۆن دینار کە بیدەیە. ئێستاوە دوکانی من ئێستا بیفرۆشم 12 میلیۆنی ناکات. لە شوێ بۆ بێنم ڕۆژانە ئەمە 6 کەسین لەو دوکانەی شێ دەکەین ڕۆژی وایە 10,000 پەیدا ناکەین. قائیمقایمی قەڵاتزێ پشتگیری لا داواکاریەکانیان دەکات و جەخت دەکاتەوە کە ئەم پیشەوەرانە مافی یاسایی خۆیانە داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکرێت چونکە کاتی خۆی بەو بەڵێنە گواستراونەتەوە. ناوچە پیشەسازی لە ناوبازار لە سنتەری شار بووە بەڵام کە گواستراونەوە جۆرێک لە وعدیش بە پیشەوەران درراوە کە هاوکاریان بکەن تەنانەت تا حدی ئەوەی کە دوکانەکانیشان بۆ تاپۆ بکرێ بەڵام تاوانەوە جێبەجێ نەکراوە بۆیە دوکانەکانی تا ئێستا بە تەزیلکراوی ماونەتەوە بە ناوی شارەوانیەوە. تاوان ئێمە پشگیری داواکاریەکانیان دەکەین زۆری شاتون معاملاتی زۆریشان کردو. هیوادارم ئێمە لەگەڵ بەڕێوەلاتی گشتیش قسەمان کردو. هیوادارم لە ئایندەی نزیکدا بگەینە حەلێک و بۆ ئەوەی پیشەوەرانی ناوچە پیشەسازی کە لە ڕاستیدا مافێکی قانونی خۆیانەکە هاوکاری بکرێن. هیوادارم کێشەکە لە ئایندەی نزیکدا چارەسەر بکرێن. ناڕزایەتیەکان تەنیا لەسەر تاپۆ و باز نین بەڵکو پیشەوەرە باز لە نایاسایی بوون و دەستوەردان دەکەن. ئەوان دەڵێن زیاتر لە 20 بۆ 30 دوکان لە دەوروبەریان بە نایاسایی دراون بە کەسانی دەستڕۆیشتوو. ئەمەش بێئومێدی لای کاسبکارانی ناوچەکە زیاتر کردووە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەڵاتزێ.